هەر لەسەرم بابەتە بە گرنگی دەزانین کەسانی پسپۆڕ و شارەزا قسەی لەسەر بکەن بۆیە میوانداری دکتۆر زانا ئەحمەدمان کردووە کە خاوەنی بڕوانامەی دبلۆمی باڵایە لە زانستی خۆراک. دکتۆر زانا لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت تایبەت بەم بابەتە قسەی لەگەڵ دەکەین. دکتۆر بانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکە پێشەوەی دەست بکەین بە بابەتەکە. تەوەری یەکەممان باس لە خەندە و پێکەنین بوو چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پێکەنینە. پێمان خۆشە کە جەنابیشت بەشداربی لەگەڵمان و ڕۆژێکی باش و پڕ پێکەنینت هەبێت. زۆر سپاسیەوە کەم منیش بە هەمان شێوە هیوای سەرکەوتن و خۆشبەختیتان بۆ خوازم و هیوای پێکەنینیش بۆ هەمووتان. زۆر سپاس. دکتۆر کەواتە با پێمان بڵێ خواردنەوەیکی وزە بەخش باشترە یانە وزەیە خۆمان دروستی بکەین و بە قسەیەکی خۆش بە ڕوویەکی گەشت بە زەردەخەنەیەک دەست پێ بکەین؟ بڵێ حەزەکەم پێشەوە خەڵک بۆی بزانێ وزەی کۆڵی خواردنەوەی وزە بەخشەکان بریتین لە چی و کۆمپۆننتەکانی چی حەزەکەم تۆزە تیشکەمە سەرەوە ئەگەر کات هەیە. فەرموو. بەڵێ وزەی تەڵان خواردنەوەی وزە بەخش یەکەم بریتە لە بڕێکی زۆر کافاین. کافاین مادەیەکە کەوا لە ینی لە ئەسڵە مادەی کافاین کە لە ناو هەندێک لە نەباتاتە دروست ئەوێت خۆی لە ئەسڵ ژەهرە ینی بەس بە بڕێکی کەم ئینسان ناکوژێ کێشەی نییە ینی مشکلێکی نییە. ئەو کاتێکەوە ڕۆکەکە دەری دەدا لە ئەنجامی ئەوەی کەوا حیوانات یاخۆ حەشەرات لقی گوڵەکان نەخوا لە ئەنجامی ئەوە لەبەرەوە کاردانەوەیکی زۆر خراپی هەیە ئەگەر بە بڕێکی زۆر بیخۆی. زۆربەی ئەو مادە ئەو خواردنەوەیانی کەەوەی سەر لە ناو بازار ڕاهەن زۆربیان لە حدودی 250 سیسیە ینی یەک قوتویان لە بڕی لەوەینی 80 تا 150 میلیگرام کەفاینیتایە کە ئەمە بۆ مێر منداڵێک یاخۆ بە مراهقێک زۆرە ئەبێتە هۆی گرۆزی ئەبێتە هۆی تێکچوونی باری دەرونی ئەبێتە هۆی ئەگرێشن واتە دژمن مێشکی وەکۆڵی زۆر ئەگرسڤە بێ وەکۆڵی شەڕەنگێز دەرەچێت ئەمانە کاریگەریکی زۆر خراپی هێمانە. دووەم بریتێ لە بڕێکی زۆر شەکر تەسەوور کە لە يعني لە 250 سیسیە بەقەدەر کۆلایەک یاخۆ بەقەد بێسیەک بزیک 27 گرام شەکری تایە کە ئەم شەکرانە زۆر شەکری وەکۆڵە ئیزافەکراون بۆ ناوی کاریگەریکی زۆر خراپیان هەیە نەک بۆ ئەنەرژی بە عەکسۆ مێشک تەمەڵ ئەکەن عەکسی ئەوەی کەواڵە مێشک بەهێزەکەتوەمانم. لامان کەتا پڕیان کرد لە بی ڤایتامینەکان ڤایتامینەکانی بیەکان وەکو B1 B2 B3 تا B6 و B9 و لەگەڵ B12 ئەمانەکەەوە ڕاستەوخۆ کاریگەری ڕاستەوخۆیانەیە لەسەر میتابۆلیزمی لەشی مرۆڤ بە تایبەتی لەسەر میتابۆلیزمی خانەکانی دەماغ و لەساس وەکۆڵەی کارنجام فەسەجەکانی دەماغ بەهێزکەن وەکو بیرکردنەوە و وەخوا زاکیرە و ئەتەنشن و فۆکەسەوەمانە بەڵام لە ئەنجامدا بە زۆربەی زۆری ئەو ڤیتامینانە ڤیتامینی وەکۆڵەی دەستکردن و هەروەها زۆر هەرزانباین کە ئەکرێتە ناوێ هیچ استفادەیەکی ئۆتۆی نابێ بۆ لەشی ئەو کەسە و لە هەمان کاتە هەندێک ئەمینۆ ئەسیدی تێکەن بە شێوەی ینی مەسەن بۆ منە پرۆتینەکان وەکو مەسەن بۆ منە ئەل-کارنتین على ئەساس بۆ ئەوەی کەوا کردداری میتابۆلیزمی ناو خانەکانی دەماغ زیاد کە و هەندێک مەوادی مەسەن بۆ منە کەی تێکەن وەکو جنسن و ئەمانە بۆ تام و خۆش بەڵام بڕی ئەو مادە کیمیایی کە تێکەن لە بینی کۆمپانیا بۆ کۆمپانیایکە نزیک هەندێک جار 40 بۆ 50 مادەکەی تێکن کە زۆربەی زۆری نەناساوە. دکتۆر زانا سەبارەت بە شێوازی خواردنەوە یاخود بەکارهێنانی ینی لە هەفتەیەکدا چەند جار بەکاری بێن یاخود بیخۆیتەوە ئاساییە؟ بەڵێ جەمعەیەکمانەیە لە ئەمریکا ینی مەسەن بۆ نمونە جەمعەیەکی وەکۆڵەی سەحیە بەوەی دانەوە کار مرۆڤی ئاسایی ئەدەڵت نابێت لە 300 بۆ 400 گرام زیاتر کەفاین بخوا و ئەو کەسانی کامێر منداڵن لە نابێت لە 100 گرام لە 100 میلیگرام زیاتر کەفاین خۆن کە بە تایبەتی ئەو بڕە زۆرەی کەواتە لە ناو ینی هەندێکیان هەیە مەسەن بێجگە لە ڕێد بوڵ 80 میلیگرامی تایە کەفاین بینما نوعی کە هەیە تا 150 میلیگرام کەفاین ڕوا و حتى ئەڵێ لە خواردوان ساڵە پێویست ناکە بە هیچ شێوەیەک ئەنەرژی درینک بخوا واتە ئەو کەسێک کە 12 ساڵە لە خوارەوەیە بۆ ئەوی نەشونمای کاریگەری خراپی هەیە لەسەر نەشونمای دڵ و هەروەها دەماغی مناڵەکە بە هیچ شوێ نابێ بیخوا و ئەو کەسێ لە 12 بۆ 7 ساڵی ئەتوانێت لە ڕۆژکە یەک دانە زیاتر نەخوا و ئەشتوانێت بەدیلی ینی بەکاربێنە مەسەن بۆ شەربەتێکی پرتقاڵی طبیعی سروشتی بخوا بە هەموو ڕیشاڵەکانی زۆر لەوە باشترەکەەوە ئەو بڕ زۆرە لە شەکر و کافاین و ئەو ڤیتامینە وەکۆڵەی دەستکردانەی کەوا زۆر هەرزانبایی و بێکواڵتین بکاتە ناو لەشەوە. باشە دکتۆر زانا ئەو نەخۆشیانە یاخود ئەو حاڵەتانەی کە لەگەڵ
خواردنەوەی ئەنەرژی درینکەکانە توش دەبێ کامانەن یاخود بڵێن نەخۆشیە هەم درێژخایەنەکان و هەم ئەوانەی کە حاڵەتێکی کتوپڕ یەکسەر بەسەر کەسەکە دادێت کاتێک کە زۆری خواتەوە یاخود ئەگەر هەر بەکارهێنەری ئەو خواردنەوە و زەبەخشانە بێت کامانەن. بەڵێ زۆربەی طبعا ئیسا حالیان هەک هەر مناڵ و مێر منداڵی خواتەوە بەڵکو زۆربەی گەورەکانی شێخۆنەوە ینی دەراسەیەکە لە ئەمریکا کراوەکەوە زیاتر لە 35 بۆ چلی هەموو ئەوانەی کە لەسەر و مەسەن 12 ساڵن هەمویان ئەنەرژی درینکە خۆنەوە. کاریگەری خراپەکانی ئەنەرژی درینک لەسەر دەماغی مرۆڤ بریتە لەوەی کەوا گرۆزێکە وەکو ئەڵێیت تووشی نائارامی و ناجێگیری وەکۆڵی عەقڵی ئەکات هەندێک کاتێکی زۆر ئەبێتە هۆی دروستبوونی ئەگەر زۆر بخواتەوە بە دروستبوونی ئەوەی محاولاتی خۆکوشتن ئەمانە هەمووی لە ڕووی لەباری نەفسی و تووشی کەعبەیە کات مەسەن دیپرەشن کاریگەریی زۆر خراپیە لەسەر وەکۆڵی حتا لە ڕووی ئیجرامی و تاوانباری و نسبەی ئیجرام زاکە زۆربەی ئەوانەی کە ئەنەرژی درینکە خۆن لەناو ئەو مەسەن لە وڵاتەکانی وەکو ئەمریکا ئەوروپا ئەوانەیەکەوە زیاتر هانیانەدا بۆ دروست بۆ کڕیکردنی تاوانەکان. اینجا کاریگەری زۆر خراپی هەیە لە ڕووی چیوە لە ڕووی دڵەوە مەسەن ئەبێتە هۆی تێکچوونی لەدانی دڵ ئەبێتە هۆی دروستبوونی ناڕکپێکی لە لەدانی دڵە کاربایەتی دڵ ئەمانە هەمووی کێشەیەکی زۆر گەورن ولا درێژخایەنە ئەگە زۆر خۆیتەوە بێتە هۆی حتا کاریگەری هەیە لەسەر پستانی خوێن یعنی فشاری خوێن و هەروەها دەبێتە هۆی هەندێک حاڵەتی مردنیش کاوکەوەی کە باسی کرد مەسەن بۆ نمونە لە ئەمریکا لە ساڵێکا بەپێی یەکێ لە دراستەکان 200,000 حاڵەتی هاتنە ژوورەوە و داخڵکردنی خەسخانە هەبووە زۆر ینی 200,000 ئیتر لە شەرت نییە بۆ مردن ینی لە سەرئێشەیەکی بەسیتەوە کە تەبانە بێتە هۆی بێتاقەتی و بێهێزی ماسووکەکان ئازاری سەر ناجێگیری نائارامی مەسەن بۆ نمونە هەندێکجار ڕشانەوە هەندێکجار سکچوون ئەمانە هەمووی کاریگەری خراپ کافائین و شەکرەکەن کە ئیخواومانە دکتۆرزانە ینی ئێستا زۆر لە گەنجان توش بوون ینی فێر بوون دەیخۆنەوە ڕۆژانە ینی بە هەموو با بڵێن شێوازەکانیان بەکاری دەهێنن بۆ ئەوەی بتوان بەدیلێک بدۆزنەوە چی بکەن چی بخۆن کە هەمان هێز و گڕوتینیان بداتێ. ئەگەر شخصێک بیەوێ هەمان بەڕئی من ئەگەر یەکێ بیەوێ هەمان شتکە ئەو کاتەتانە شەربەتێکی طبیعی عادەتی بخوات چکە قوربان ئەو بڕی ئەو شەکری کە تێ ئەکرێ شەکری عادەتی نییە زۆربەی کات های کۆرن فرکتۆ سیرەپە یاخود مادەیەکە و کۆ شەربەتای فرکتۆزەکەی کەنە ناوی کەوا دایان قات لە شەکر شیرینترە ئەبێتە هۆی ئەدیکشن واتە لەشی مناڵەکە یاخو مێرد منداڵەکە کافاین جۆرێکە هەرۆکو چۆن ڕسەفتەرەکانی دۆپامین ئەجوو ئەڵێن ئەبزوێنێت لەناو دەماغی مرۆڤ وای لێ ئەکە هەروکو چۆن کحول مشکلی کۆڵی ئەدیکشنی هەیە خو ڕادێ معتادە بێت لەسەری بە هەمان شێوە ڕادێ لەسەر ئەمە و ئەمە کاریگەرێکی زۆر خراپیە و کاریگەری زۆر خراپەکەی ئەوەیە قوربان کە ئەگەر لەگەڵ کحولی شابی خۆتە چکە زۆر لە گەنجەکان ئەگەر ملاحەزە بکەی وەکو شۆت ئەیخۆنەوە لەگەڵ کحول لە شاتێک کەڵاوەکەن ئەو کاتە کحول و شەکر و کافاین و لەگەڵ ئەو ئەمینۆسیدانە کاریگەری زۆر خراپیان بەڕێی من باشترین وەکۆڵی بەدیل یاخود ڕێگرەوە بۆ ئەوەی کەوا ئەو خواردنەوە ناتەندروستە بریتە لە خواردنەوەی فرێشی یاخود وەکۆڵیت تازەی ئاوی شەربەتاوەکان شەربەتی میوەکان پرتەقاڵ لیمۆ مۆز ئەتوانی خۆت لە ماڵ و بە عەساڕەبی کەی بە هەموو تێکڵ و شتەکانە بۆی بڕێکی زۆر وەکۆڵیت فایبەری تیابێ خوڕیشاڵی تیابێ و لە هەمان کاتە ئەگەرێکی ویستی بۆ ئەوەی کەوا کارنجامە فەسەجەکانی دەماغی زیاکە ئەتوانێت جۆرێک لە ڤایتامین بی کۆمپلەکسمانەیە کە هەموو بیەکانی تیا لە بیوەن و هەتا بی 12 ئەتوانێت بە شێوەیەک بەڵام لەژێر تەندروستی یاخود لەژێر ئیشرافی دکتۆری ئەوکە ئەتوانێت ئەو بخواتەوە زۆر دایان قات باشترە لەوەی کەوا زۆربەی زۆری ئەو مادانی کە ئەکرێتە ناوێ هەمویان دەستکاری کراون و هەمویان وەکۆڵە لە ڕووی پیشسازی و دروستکراون و زۆر کۆڵتەکان زۆر کەم. باشە دکتۆر زۆر جارە و خواردنەوەانە ئیدمان بوون تایاتێ واکات کە تۆ بە بەردەوامی حەزت لێبێ بەردەوام بیت لەسەر خواردنەوەی جستت داوای بکات چی بکەی بۆی کە ئەو کاریگەریە و لەسەر نەمێنێ وا بکەی کە بە زووترین کات خۆتیان لێ دوور بخەیتەوە لەو کاتانە پێویستی بە چییە خۆمە جگەرە نییە بڵێ نایکێشریان ئەتوانێت چی کات جستەی وا بکات کە نێوێت کە کاریگەری ئەو خواردنەوە ئەو ئیدمان بوونەی لەسەر نەمێنێ.
بەڵێ باشترین شت ئەوەیە لە یەکەم بەڕای من باشترین شت بریتە لە فاستینگ واتە بریتە لە ڕۆژبوون زانستی بریتە لە چی بریتە لەوەیەوە دەسەڵگرتن لە کالۆری بۆ فترەیەکی زۆر چکە زۆربەی ئەوانەی کە دەسەکەن بە و ئیدمانە ئەگەم لە حەزە بکەی بڕێ ئەو زۆرە شەکری کە تایەتی لە هەندێکیانە تا 54 گرام شەکر لە یەکی ناواتە 14 دانە کەوچکی چا شەکر لە یەک دانایانە هەیە جەبزانن کاریگەری چەنە خراپی هەیە لەسەر دروستبوونی ئەو چۆری زادانە ناو و هەروە دروستبوونی کێشی زیادە لە ناو لەشی مرۆڤ یەکەم بریتە لە کەمە ئەتوانیت دەستکەی بە کەمکردنەوەی کالۆریەکانت و بەرەبەرەوە دەستکەی بە فاستینگ واتە ڕۆژی پشر ئەمە کاری یاریگەمەتێکی زۆر باش دەدا هەندێک جار ئەتوانی لە هەندێک کاتە وەکو باسم کرد شەربەتی میوە فرێشەکان ئەوانەی کە زۆر شیرین نین مەسەن زۆر لە میوەکانمانەیە بە کاڵی ئەتوانی بڕێکی زۆر ئۆکۆڵی ڕیشاڵی تایە بیکەی بە عسارەکە و بە هەموو ڕیشاڵەکانەوە بیخۆیت و هەروە لە هەمان کاتە سۆشەڵایزینگ ئەواتە بە کۆمەڵگابوون ئەگەم لە حەزەب کە ئۆکسانێکەوە تووش و ئالودەی ئەمانە بوون زۆربیان ئەوانن کەوا لە ڕووی باری دەرونیە نائارامن وەکۆڵی گۆشەگیرن لە ماڵایە لە شوێنێکا لە کافێکە دانیشتۆ دووسێدان لەوانە خواتەوەمانن نا پێویستە دەرچیت خاستن وەکۆڵی تەشجیعی مێر منداڵەکان یا خومڕاکەکانمان بکەین خۆیان مەشغوڵکەن بە چالاکیە کۆمەڵایەتەکانەوە وەکو مۆسیقا و نیگارکێشان و مەسن شاخداری و ئەنواع عۆشکاڵ ئەو مەسن سەر هاوینە ئیتە ئەتوانێت مەسن ئەو وابکەی لەو مناڵانەت مەشغوڵیان کەی بە زۆر لەو چالاکیە کۆمەڵاتیانەوەکەوە دووری ئەخاتەوە لەو ئیدمان و لەو خولیابوونەی بۆ ئەو خواردنەوە خراپانە. بەڵێ دکتۆر زانە ینی هەندێک جار هەیە ئەم خواردنەوە و زەبەخشانە یاخود هەندێک لە خواردنەوە گازیەکانی تەنانەت بە تەنیا ناخورێتەوە ینی ئەوانە کە مەشروب خۆرن ڕەنگە تێکەڵی بکەن ئایا بە تێکەڵکردنیش هەمان کاریگەری هەیە یاخود جیاوازە؟ قوربان بە تێکەڵکردن وەکو باسم کە زۆر کاریگەریەکانی دایان قات خراپتر ئەبێ ئەمانە چکە کحول هەموو گرامێک لە کحول خۆتەزانی مەسن 7 گرام 7 کیلۆ کالۆری وزەی تێدا ئەمانە کەوا کاریگەری خراپی هەیە لەسەر جگەری لەشی مرۆڤ بوو لە هەمان کاتا تۆ بڕی ئەو شەکری کە تایەتی زۆربەی وەکو باسمان کە فرکتۆزە وەک شەکراوی فرکتۆزە کەوا دەستکاری کراوە ینی لە مختبەرا دروستکراوە شەکری عادەتی نییە ئەگەر ملاحەزە بکەی ئەگەر بێت و تۆ 5-6 کەوچکیش شەکرکەیتە ناو پەرداخی ئاو تێکی دەی قەت بەقەدر ئەو نەشیرین نییەکەوەی کە لە ناو خواردنەوە غازەکان ئایبینینەوەمانە چکە بڕی ئەو شەکری کە تایەتی شەکری وەکوڵی فرکتۆزە شەربەتاوی فرکتۆزە کاریگەریکی زۆر خراپی هەیە اینجا شەکر لەگەڵ کحولا کاریگەری زۆر خراپەکانی لەسەر دەماغ یعنی کاریگەری زۆر خراپیە و هەندێک جار لە هەندێک کەسا بووەتە دروستبوونی حتا گەشکە و هەردووا لە بخۆبورانەوە وەکوڵی بەتاڵەتی شەداونی هەموو خانەکانی دەماغ ئەکا لە هەندێک جاردا اینجا کێشەکی کەشمان هەیە قوربان زۆر جار طبعا کحول لەگەڵ کافاین والێکە وریابی و هێور وریابیتەوە کحولەکە شوات لێکە کەوا هێور کاتەوە ئەم کاریگەری وریابوونەوە کەمەکات کاریگەری وەکۆڵی لە ناو لە دەستدانی بەڵانسی کحول کەمەکاتەوە واتە گەرێکی کحول بخواتە بەتەنیا زوو ئەیگرێ و بێتاقەتە بێ و تێکچوونی وەکۆڵی بەڵانسی کە بەڵام کە لەگەڵ ئەو کافاینێکی خواردەوە وای لێکە ئەو نیشانە نابینێ لە ئەنجامە زۆرتر کحولە خواتەوە لەبەرەوە ئەنەرژی درنگ کە ئەیخۆنەوە لەگەڵ کحولە کاریگەریەکی زۆر دووقات سێقاتی هەیە لەسەر ئەوی کە زیاتر کحولە خواتەوە زیاتر جگەری وێرانە بێ و هەندێک کات زۆرتر مەشاکیلە تەندروستەکانی زیاتر ئەبێت. دکتۆر زانا ئەحمەد خاوەنی بڕوانامەی دیپلۆمی باڵا لە زانستی خۆراک سپاس بۆ زانیارانەی پێت بەخشین لەسەر خواردنەوە و زەبەخشەکان سپاس بۆ ئێوە.